خۆت سەرقاڵی ئەو شتانە کرد کەوا زەرەرێ پێ ئەگەیەنێ بۆ ئەوەی چاکیان بکەیتەوە، ئەوە باشترە بۆ تۆی مسلمانی ئیماندار. یەکێک لە موسیبەتەکان کە دووچاری مسلمانان بووە ئەوەیە ئیعتراف بەو کەم و کوڕیە ناکا کە لە ژیانی خۆیان هەیەتی. لە کاتێکا کۆمەڵێک عەیب، کۆمەڵێک ئاکاری خراپ دەوری ئینسانیاوە، ئینسان خۆی وا لێ نەکا کە ئەو عەیبانەی چاک بکە، خۆی وا لێ نەکا کەوا ئاور باتەوە بەلای عەیبەکانی خۆیە، ئیعتراف نەکا بە عەیب و کەم و کوڕیەکانی، وەکو چۆن مناڵێک یاریەکە دەزەگرێ بە چاویەوە لە ناو هاوڵەکانیە ئەڵێ من لێرە نیم، لەبەر چاویانایە. بیرکردنەوەی ئەوەندە بچووکە کە خۆی ئەوان نابینێەوە ئەزانێ ئەوانیش ئەم مناڵە نابینن، بۆیە کە یاریەکە ئەڵێ من لێرە نیم. ئەبێ ئینسان بەو جۆرە بیر نەکاتەوە. بۆیە یەکێک لەو عەیبی و نوقسانیانەی کە هەیەتە بەردەمی ئینسان ئەوەیە ساڵی جارێک ڕووبکاتە ماڵەکانی خوا، دوای ئەو ساڵەیتر ماڵی خوا نابینێتەوە مەگەر بمرێ و جەنازەکەی ببرێ لە مزگەوتا بشۆڕێ، مەگەر ئەو دەقەیەی کە ڕوحی دەربچێ ئەویش دەسەڵاتی نییە ئەنا ئەیوت تا ساڵێکی تر ڕەمەزان مەمشۆرم چونکە من بڕیارم ماوە ساڵی یەکجار بچمە مزگەوت. ئەوە عەیبێکە لە خودی ئینسانەکانایە، ئەبێ ئینسان سەرقاڵ بێ پێوەی، ئەبێ چاکی بکاتەوە، ساڵی جارێک مەڕۆ مزگەوت چونکە نازانی بەچی ئەمری. بەدوای ئەوەدا مەگەڕێ کەی ئەمری، نازانی کەی ئەمری، هەر خوا ئەزانێ جەلە جەلالوهو، نازانی لە چ کاتێکا ئەمری، نازانی کەی ئەگەڕێیتەوە بۆ لای خوا. خۆت سەرقاڵی چاکردنی عەیبەکان بکە کە خۆت بڕیارداوە ئەو عەیبانە و تیابێ. بۆیە ئەوە عەیبە دووچاری ئینسانی مسلمانە بێت لە غەیری ڕەمەزان ئیتر جومعە نەکا، واجبێ لەسەر شانێکی جێبەجێی نەکا، ئەو عەیبە گەورەیە لە خۆیان نابینێ، بەڵام خۆی سەرقاڵی شتێکە کە پەیوەندی بەوەوە نییە. دووەم، ئینسان خۆی سەرقاڵ بکا بە ئیشوکاری خەڵکیەوە کە پەیوەندی بەوەوە نەبێ، ئەوە عەیبێکی ترە دووچاری مسلمانان بووە کەوا هیچ سوود و فائیدەیەکی نییە، کەوا ئینسان سەرقاڵ ببێ لەگەڵ برای مسلمانیا یەک نەبێ، لەگەڵ برای مسلمانیا یەک نەبێ بۆ خزمەتی دین و ژینی خۆی، بە بیانووی ئەوەی کەوا دین بیرروبۆچوونی جیاوازی تایە. کاتێک کە خوای تەبارەک وەتەعالا ئەو دینەی ناردۆتە خوارەوە فەرموویەتی ئیسلام، باسی لەوە نەکردووە ئەوەیان هێمنە، ئەوەیان توندە، ئەوەیان مامناوەندە، ئەوەیان شتێکی ترە، ئەو دینە بریتیە لە ئیسلام. ئەگەر کەسێک خزمەت بە ئیسلام بکە هەمووی ئەبێ وەکو یەک بێ، نابێت جیاوازی تیا بێ. بەڵام کاتێک کە مەسلەحەتێک یەکە پێشەوە بڵێ مەسلەحەت و بەرژەوەندیەکەی خۆمە نایەڵێ لەگەڵ مسلمانەکە یەک بم، مەڵێ دین، بڵێ خۆم. ئەوە عەیبێکی گەورەیە کە دووچاری مسلمانان بووە. بۆیە سەرقاڵبوون بە ڕکەبەرایەتی لەگەڵ مسلمانە ئەوە موسیبەتێکی گەورەیە. یەکێک لە پیاوچاکان بە مامۆستاکەی خۆی فەرموو ڕەئەیت كل ئینسان یعادی ئینسانە، وتی زۆرێک لە خەڵکیم بینی دوژمنایەتی برا مسلمانەکەیە کرد، وەڕەئەیت أنه لا يجب عداوة أحد إلا الذي أمرني ربي في كتابه. ئەڵێ دوای ئەوە بۆم دەرکەوت پێویست ناکە ئینسان دژایەتی هیچ کەسێک بکا لە مسلمانان ئیلا ئەو کەسەی نەبێ کە خوا لە قورئانە ئەمری پێکردوم دژایەتی بکەم، ئەوی شەیطانە. إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا. خوای تەبارەک وەتەعالا ئەفەرمێ شەیطان دوژمنی ئێوەیە، ئێوەش شەیطان بکەن بە دوژمنی خۆتان، دژایەتی شەیطان بکەن، نەیفەرمووە دژایەتی ئینسانێکی مسلمانی ئیماندار بکە. بۆیە لە مەرحەلەیەکی تری ژیانی ئێمەدا هەر کەسەی لە ماڵی خۆیە شوێنێک تایبەت ئەکا بۆ پێشوازی لە میوانەکانی، ئەی ڕازێنێتەوە لای عەرەبەکان کاتی خۆی لە ماڵەکەیانە چ ژوورێک زۆر خۆش بووە پیان و تۆ غورفە،
واتە ئەو ژوورە ڕازاوەیەی کە لە ئامادەباشیایە میوانەکان لە خۆی بگرێ بە هەموو ژوورێکیان نەوتۆ غورفە ئەو ژوورەی کە ڕازێنراوەتەوە بۆ پێشوازیکردنی میوانەکان ئەوە پێیوتراوە غورفە بۆیە کەسانی ئیماندار و صالح لە بەهەشتی بەرینا ئەو شوێنە بەرز و بڵندەی کە لە فیردەوسایە پێی ئەوترێ غورفە وەکو خوای میهرەبانە فەرمێ وهم في الغرفات آمنون فیردەوس بەرزترین شوێنی بەهەشتە ژوورە بەرزەکانی فیردەوسیش پێی ئەوترێ غورفە بۆیە ئەو کەسانەی کەوا ئەوە ئەخلاق و ئاکاریانە ئیمانیان هەبووە عەمەلی صالحیان هەبووە سەرقاڵ بوون بە چاکردنی عەیبەکانی ناودڵ و دەرونی خۆیانەوە خوای میهرەبانە فەرمێ بەهێمنی و لەسەرخۆیی لە غورفەکانی ناو فیردەوسا لە بەهەشتی بەرینا ژیان بەسەر ئەبن ئەو ژیانە پیرۆزەی کە خوای میهرەبان بۆی دیاری کردوون ئەوجا عەرزی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم لمن یا رسول الله صلی الله عليه وسلم ئەو ژوورە بەرز و بڵندانەی فیردەوس بۆ کێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی لمن ئەطعم الطعام وألان الكلام فەرمووی بۆ ئەو کەسانەی کە خواردن ئەدەن بە هەژاران و لە کاتی قسەکردن لەگەڵ موسڵمانانە بە نەرمونیانی قسەکەن واتە نابنە هۆی ئەوەی کەوا خەڵکی ئازار بدەن ئەبێ ئەو دوو سیفەتە لە موسڵمانانە ببێ یارمەتیدانی هەژاران خواردن تەقدیمکردن بە هەژاران ئینسان خۆی سەرقاڵی ئەوە بکە جاری وا ئەبێ ئینسان ئەوە نەدەسی قونجاوە دڵی نایە خۆی خواردن بخوا دڵی نایە یارمەتی ماڵ و مناڵەکەی بدا هەنێ خوشکەیە شکا دەکەن لە هاوسەرەکانیان کە بە پێی پێویست یارمەتیان نادەن خێزانی خۆیەتی لەگەڵ خۆیە ئەژی ماڵ و مناڵی بۆ بەڕێوە ئەبا مناڵی بۆ پەروەردەکە خزمەتی ئەکا جلی بۆ ئەشوا بەدەمیەوە ئەبێ لە گوناه ئەیپارێزێ یارمەتی خێزانەکەی خۆی نادا بە پێی پێویست لە خزمەتیان نابێ بە تومنی لەگەڵیان معامەلەکە لەگەڵ خێزانی خۆیان وابێ لەگەڵ موسڵمانانی شابە و جۆرە ئەبێ کەواتەوە عەیبە لە ئینسانە کە نەتوانێ خزمەتی ماڵ و مناڵی خۆی و دەوروبەری خۆی بکە و نەتوانێ لە کاتی قسەکردنا بە نەرمونیانی قسە بکە بە تەمای فیردەوسی ئەعلایش بێ بۆیە فیردەوسی ئەعلا بۆ ئەو کەسانەیە ئەوە خەسڵەتیانە ئەوە ئاکار و تایبەتمەندیانە ئەوە عەیبانەی کە تیایانایە مەشغوڵن کە چارەسەری بکەن دووری بخەنەوە لە خۆیان بۆ ئەوەی خوای تەبارەک وەتەعالا غورفەکانی فیردەوسیان باتێ لە ناو بەهەشتی بەرینا هەر یەکێک لە ئێمە لە وێستگەی ئەوە داین کە یا خەڵکی تەماشامان بکە تەماشای ڕوخسارمان بکە تەماشای جلو پۆشاکمان بکە ئەبێ ئاگایشمان لەوە بێ هەمیشە لە ژێر چاودێریکردنی خوای میهرەبانای واتە یا خەڵکی چاودێری تۆکە یا بە دڵنیاییشەوە خوای میهرەبان چاودێری هەمومانەکە جا کامیانە تۆ ئەوێ ڕازیکەی خوای تەبارەک وەتەعالا یاخود خەڵکی لەوانەیە هەموو خەڵکی یەک سەعات تۆ بخاتە ژێر مراقەبە و چاودێریەوە بزانێ هەڵسوکەوتە چۆنە و جلوبەرگە چۆنە و ژیانە چۆنە بەڵام 24 سەعات لە کاتی بێداری و نوستنا لە ژێر چاودێری خوای تەبارەک وەتەعالای إن الله لا ينظر إلى صوركم وأجسادكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای تبارک وتعالى تماشای عملی ئێمەکە تەماشای دڵ و دەرونی ئێمەکە چیمان شاردۆتەوە تایە تەماشای ئەو ڕوخسارە ناکە تەنها ئەو ڕوخسارە مەرج نییە بۆ ئەوەی ئینسان گەیشتبێتە پلەی خواناسی بۆیە لە ڕەحمەتی خوایە کە بەخشیوێتی بە ئینسانەکان کە ئاگامان لە شتەنیهێنیەکان نەبێ خۆمان سەرقاڵی ئەو عەیبانە بکەین کە دەورەی داوین چاکیان بکەین ئەگەر بەو جۆرە بووین ئەوا سەر ئەکەوین بەسەر دوژمنانی دینە سەر ئەکەوین بەسەر نەفسی خۆمانە سەر ئەکەوین بەسەر ئەو گرفتانەی کە دووچارمان بوون لە ژیانی خۆمانە حەزرەتی عومەر کە نەسیحەتی سەعدی کوڕی ئەبی وەقاسی کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی إنما ذنوب البشر أخوف عليه من عدوه فەرمووی گوناهی بەندەکان ئەو عەیبانەی کە لە بەندەکانە هەیە خەتەرترین و ترسناکترین شتە لەسەر ئینسان لە ئاستی دوژمنەکانیە لە بەرامبەر دوژمنەکەیە کامیان